پەیماننامەی لۆزان لە دوای یەکەم جەنگی جیهانی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گۆڕی و سەپاندیشی. بەپێی ئەو نەخشە نوێیەی لۆزان کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نەک هەر نەبوو خاوەنی دەوڵەت بەڵکو دابەشکرا. کورد لەو وڵاتانەی دابەش کرابوون بەسەریدا دەستیان کرد بە بەرگری لە خۆکردن لە پێناو مانەوەدا و 99 ساڵیش دوای لۆزان ئەو بەرگری لە خۆکردنە بەردەوامە. ئەم ساڵ کورد لەو هۆڵەدا کە پەیماننامەی لۆزانی تێدا مۆرکرا کۆنفرانسێکی گەورەیان کرد بە بەشداری گەلێک لایەن و کەسایەتی ناسرا و یەکێک لەوانە دکتۆر تەها ڕەسوول ڕۆشنبیر و کەسایەتی ناسراوی کوردە و ئێستاش لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر تەها سپاس بۆ ئامادەبوونت و ئەگەر دەکرێت بە کورتی پێمان بڵیت بەرەنجامی ئەم کۆنفرانسە چییە و چ کاریگەریەکشی دەبێت؟ باز بۆ جەنابتان کۆنگرەی لۆزان وەکو جەنابتان هێنامان 93 ساڵ و 3 ڕۆژ ئەمڕۆ بەسەر ئەو پەیمانە شومان تێر دەپەڕێت کە وڵاتە زلهێزەکانی وەک بەریتانیا، ئینگلیز، یۆنان ئیمزایان کرد و چەند دەوڵەتێکی تریش پشگیریان کرد. ئەو ڕۆژە کە ئیمزاکە کراواتە دەستکراوە بن بۆ ئەو گەلانەی کە لەو ناوچەوە دێن. گەلی کورد گەورەترین بەشی ناحەزی و زۆرداری و چۆسانەوە و پێکدادانی بە. بەڵێ باشە دکتۆر، لەگەڵ تێپەڕبوونی 99 ساڵدا بەسەر ئەم پەیماننامەیە کورد ئێستا لەکوێی هاوکێشە سیاسی جیهانیەکانە؟ کورد ئەمڕۆ معادلەیەکی بەهێزە. کورد ئەمڕۆ قۆناغێکی وای بڕیوە لە پەراوێزەوە بەرەو قوڵایی مێژوو بکەوێتە ڕێ. ئەمڕۆ ئێمە ئەو سەروەریە تۆمارەکەین کە خەوی و حەزی هەزارەها و ملیۆنها شەهید و قوربانیدان بە سەرکردایەتی شێخ سەعیدی پیران کە یەکەم شۆڕشی ئەو قۆناغی دەست پێ کرد بۆ سەی ڕەزا و بۆ قازی محەممەد و شۆڕ ژێرانی سەرکردەکانی درمان. ئەو قۆناغە پێش ئاسوەیە بەدی دەکرێت کە کورد ئیتر بەرەو خۆرهەڵات بەرەو خۆرهەڵات بەرەو ئازادی بەرەو یەکسانی هەنگاو دەنێت. بەڵێ دکتۆر، لەو کۆنفرانسەی کە خۆت لەوێ ئامادە بووی دەمەوێت بزانم زیاتر تیش خرایە سەر چی، باسی چی کرا؟ لەوێانە خۆشبەختانە هەموو یەک دەنگ، یەک ڕنگ، یەک دەستا بڕیاری ئەوماندا کە کۆتایی بێنین بە خیانەت، چونکە مێژوویەکی زۆری کورد مێژووی پاشخۆڵ و خیانەت بووە. یەکێتی نەتەوەی دروست بێت، هەمومان بە یەک دەنگ، بە یەک مەنگ، بە یەک قەڵەم پێشوازی بکەین یا سەردانی هەموو سەرکردەکان و هەموو وڵاتە زیندەکانی جیهان بکەین کە بڵێین میلەتێک کە 100 ساڵ پێش ئێستا 6 ملیۆن و ئێستا 60 ملیۆنە وەکو هەنار ئێمەیان بە چۆن ئەلکێشی بەدیوارەکە ئاوا پەرتەوازی هەموو جیهان بووین. لەبەر ئەوە پێویستە ئەم میلەتە شایستەی خۆی بێت، چونکە خەباتەکەی ڕەوایە، کۆشەکەی حەقە، بۆیە پێویستە ئەم میلەتە جێگەی خۆی بگرێتە ناو قوڵایی مێژووە و سەروەریەک وەک سەروەریەکانی پێشوو تۆمارکە بۆ مرۆڤ بۆ مرۆڤایەت. بەڵێ باشە دکتۆر، دەمەوێت بزانم بەڕای جەنابەت هیچ زەمینەیەک هەیە بۆ ئەو یەکێتیەی کە باسیەکەیت؟ بەڵێ خۆشبەختانە زەمینە هەیە. ئەگەر جەنابتان لەناو ئەو کۆبوونەوەی لۆزان بوونایە هەست دەکرد کە ئەو مرۆڤە قارەمانە کوردە سەربەرزانە لە ئیسلام و عەلەی و شەبەک و یەزید و مەندایی و ئەوانەی هەمومان ئەوی حەزەتی محەممەد و حەزەتی موسا و عیسامان دەهێنن کە بریتیە لە پەیامی ئاشتی یەکسانی کوردایەتی کە هەمومان بە یەک دەنگ هەنگاومان ئەنا بەرەو ئەوەی کەوا بە کوردستانێکی ئازاد سەر بەخۆی یەکتان هەنگاو بنێ. ئێمەش لەگەڵ گەلانی ناوچەکە گەلانی دنیا بەرەو سەرفرازی بۆ پێشەوە بڕۆین. بەڵێ دکتۆر، لەگەڵ هەموو ئەمانی کە باست کرد پێت وایە کورد زەمینەیەکی ڕەخساندە بێت بۆ خۆی بۆ هەبوونی دەوڵەتێکی کوردی؟ قوربان مەفهومی دەوڵەتی کوردی ئەگەر هەبێت ئێمە بە تاسەوە بە شەوقەوە بەرەو ڕووی بێت، چونکە لەو خۆناغەدا درێخیمان نەکرد لە قوربانیدان. هەر سەیری کوردستانی باشوورکە 4500 گوسوتا 32 دانە قەزا و ناحیە هیچ نەما 182,000 کەس ئەنفال کرا 10,000 بەرزانی بە ڕۆژ لەناوچوون. ئەم سەروەت و سەعامەت تەنها باشوور ئەگەر سەیری کوردستانی باکوور تۆڵی زیلانەوە بیگرە حتا ئەمڕۆ کۆبانی سەروەت لە قوربانیدان اینجا ئەو قوربانیدانی کە لە ڕۆژهەڵات و لە وڵاتە لە بەشەکانی تری کوردستانە بەدی هاتووە و ئەمڕۆ لە کوردستانی باشوور لە ڕۆژاوای لە کوردستانی ڕۆژاوا سەروەریی گەورە کۆمارە هەمووی ئەمان پێشمەرگە بوون لە کۆبانی. ئەمڕۆ خۆش وڵاتانی دنیا
اعتراف بەوە دەکەن کە فعلا میلەتی کورد میلەتێکی خارەمان و سەربەرزە دەبێ هەر بەر سەربەرزی بشی. بەڵێ دکتۆر تەها ڕەسوڵ زۆر سپاس دەکەین کە لەگەڵماندا بووی لەم بەرنامەیەدا. یەکشت بەڵێ فەرموو. ساڵی داهاتوو ساڵی 100 ساڵەیە داوا لە هەموو کوردیەکەم لە هەر کوێیەکی دنیا هەیە ئەگەر نەتوانێت یادی 100 ساڵە وەکو پێویست بکاتەوە بەڵام 100 دانەمەتر بەرەو پێشەوە بڕۆن کەوا ئەمە ڕەمزێک بێ بۆ ئەوەی کەوا ئێمە 100 ساڵان چەسینەوە بەڵام 100 ساڵە کۆڵ نادەین بەرەو تێکۆشان و خەبا دەڕۆین هەتاکو ئێمە ژۆکو میلەتانی دنیا سەربەرزی تۆمار بکەین و ئاڵای خۆمان لە کوردستانی خۆمانە ببینین و زۆر سپاس میشتان. سپاس بۆ ئامادەبوونت.